دەم باش تەماشاوەندنی جار و ماڵەمەیە vê saetê jî bêguman taybete bi pirsekê ew jî xwendkaran xwendkarê bi taybetî yên kolîjên nûjdarî li Herêma Kurdistanê ku niha ev beşekî ji wan xwendin baykût kirine û rojane dikevne ser cadan û xirvebûnan encam didin bi sedemawayekê ku gelek zankoyên helî kolîjên nûjdarî yên pizîşkî tê dahatnevekirin ew dibêjin ku ev e bandoriyeke xerab li ser wan û li ser buwarê sehê li Kurdistanê duruzt dike dibêjin em dixwînin û bi kedaxwe û bişyanên xwe em geştine vê merhelê lê di zankoyên helî hindik kesan hindik xwendkaran li ser esasê madî têne wergetin û sibê ew ê bandoriyê li ser karê wan duruzt bikin. Balê barizan biguman Romalî êstaşman taybet e bewey ew nerazîbûneyî ew gileyî xwendkaran bi taybetî xwendkaranî kolîjî pizîşkî çi pizîşkî am bê çi pizîşkî didan bê bi texasûsî ciyawaz ew lewbareye li ser ew ke li kolîja ehliyekan an li zanku ehliyekan kolîjî taybetmend heye bim bareye talebet ya texarruçekê li ser hesabî wan heta bas li kiriye ke li kertî giştî de da em zirêne ewan li em li ser hesabî me li kateka ke ême berdewam xwînînî û bi twanay xûman geştîne ew ke fêlin lem kolîja ne werbigirîn li zanku ehliyekana xelkanekê hindekî xwendkarware girin li ser esasî meseleyê madî û pêdanî para zû شتیتر بگومان او گلایه شکوی و ابینن روزانه لکردستان لزوربه شارکان خوینکارانی کلیجی پزیشکی گربونەوە و نەڕازیبوون ئەنجام دەدەن. بۆ زیاتر قسەکردن لەسەرەمە ئاواز حەمید ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان لە ستودیەکانمان لە هەولێر هەروەها لە ستودیەکانمان لێر لە سلێمانی محەممەد جاسم خوێندکاری کۆلیژی پزیشکی ددان لە زانکۆی سلێمانی لەگەلمانن. یەکەم جار لە ئاوازەوە دەست پێکەین ئاوازخان سپاس بۆ ئامادەبوونتان پرسیاری یەکەمی ئێمەش ئێوە بە کۆلیژنەی تەندروستی سەرنجتان چییە بۆ گلەی فراوانی خوێندکارانی کۆلیژی پزیشکی لە زانکۆکانی کوردستان زانکو فەرمیەکان مەبەستم لەسەرەوەی کە لە زانکوی ئەهلی کۆلیژی پزیشکی هەیە و تەئسیل لەوانەکە. ئێمە وەکو لیژنەی تەندروستی بەڕاستی ئەوە ئیشیمە نەبووە بەس ئەمە وەکو پشگیریمان کردوونە و نووسراومان بەڵاو کردیتەوە و هەتا یعنی لەوە بە پاشش هەر پشگیریان دەکەین بەس مشکلەکە ئەوەیە ناتوانین بڵێن ئەوانەی کە لەو کۆلیژەی وەردەگرێن ئیستعدادی ئەوان نییە ببن بە پزیشک بەڵام وەکو دەڵێن وەکو وەکو ئەوەی کە دەڵێن ئەبێن ئەوانە حەسەب ئەوەی مەعیاری مادی وەردەگیرێن بەڵام ئەوەندەی کەمە لەگە ڕاگەری کۆلیژی پزیشکی قسەمان کردیە گوتیتان ئەمە ئیستعدادمان هەیە ساڵانە هەتا پزیشکی بەڵام کە ئەمەم تەنها مشکلەی قاعەمان هەیە ئەوەش ئەگەر ڕافع بکرێ ئەمە دەتوانین تەڵەبەی زۆر بەڵێ ڕشتەیوە بەڵێ ئەی ئەمە بۆ تەڵەبە لەسەر چا سازێکی ئەو خۆپیشان دەدەنا ئەنجام ئەدرێ ئەوان ئەڵێن تەئسیل لەسەر ئێمەکە مادەم کۆلیژی فەرمی هەیە لە کوردستانە لەوێ تەڵەبەرەگیرێ بوو کۆلیجی ئەهلی تەئسیری ئەوەیە کە ئەوان دەڵێن ئەوان بە 7 ساڵی بۆردی وەردەگرن ئەوان تەڵەبەی ئەتیادی بە 15 ساڵی دەگەتە و مەرحەلەی بەڕاستی ئەوە یعنی تشتێکە کە ئەمەش ملاحزەمان لەسەرە وەکو لیژنەی تەندروستی ئاخری لەو کاتێک دەدرێت کە وەزارەتی خوێندنی باڵا دانی پێدەنێ یان پێی نانێتن بەڵێ بەڵێ کاک محەممەد سەرنجتان چییە بوو ئێوە گلەی لەواکەن لە زانکۆ هەلیەکانە بەسی کۆلیژی پزیشکی بێت چ پزیشکی ددان چ پزیشکیان پێشەکی دەستخۆشی بۆ ئێوە بۆ کەناڵەکەتان بۆ ئەم بەرنامەیە جوانم بەڵام مۆزوعەکە لێرە هەستەکەم شتێک تێکەڵ کراوە کە ئێمە من خوێندکاری کۆلێژی پزیشکی ددانم مۆزوعی کۆلێژی پزیشکی ددان لە دوای کۆلێژی پزیشکی گشتیەوە هات ئەوان مۆزوعێکی کەیانێ ئێمە مۆزوعێکی ترمان هەیە بەڵام لە کۆتاییە تقریبان چەند خاڵێکی هاوبەشمان هەردوو پرس باسەکەی بەڵێ مۆزوعەکەی ئێمە ئەوەیە کە کۆلێژێکی پزیشکی ددانی ئەهلی هەیە لە هەولێر کە ئەم کۆلێژە ئێستا گەشتۆتە تەخەڕوج گەشتۆتە ئەوەی کە خوێندکاریان دەرچووە بۆی کە دابمەزرێت ئێمە گلەیی لەوە ئەەکەین کە ئەوانە نابێت دابمەزرێن لەسەر کەرتی حکومی چکەوانە لە کۆمپانیاوە یاخود لە ئەهلیەوە پاریان ناوە و بوون بە بەوەی کە تەخەڕوجیان کردو ئێستا بێنەوە سەر کەرتی حکومی دابمەزرێن ئێمە کێشەکەمان لێرە ئەمەیە بەڵام خاڵێکی کەژمانەیە لە داواکاریەکانی ئەمە کە ئەم کۆلێژی پزیشکی ددانی ئەهلیە پێویستە خوێندکاری تازە وەرنەگرێت واتە ئەوەی کە تا ئێستا هەیەی ئەوانە تەواو کات و خوێندکاری خۆناغی یەکەم نابێت ئەوە ڕازی نابین کە وەری بگرێت
مانگرتووە فترەیەکە ئێمە تقریبان هەفتەیەکە بێت و داواکاریمان کردووە تا ئێستا جوابی داواکاریەکانمان نەدراوەتەوە و ئەگەریش نازانم باسی ئەوە بکەین کە بۆ ڕازی نابن لەسەرەوە کە جارێکی دیکە خوێندکارەوە بکرێتەوە کولیجە. طبعا ئێمە لە وڵاتی ئێمە کۆمەڵێک شتێ جارێ بە تەواوی نەکراوە بۆ نمونە تۆ لە کۆلێژە حکوومیەکانە کۆمەڵێک کەم و کورتی هەیە تا ئێستا حکوومەتی چی چارەسەر نەکردو دا ئەوەش بیت کە خوێندنی ئەهلی بکەیتەوە بۆ کۆلێژی پزیشکی کە ئەمە طبعا پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە هەیە. لێرە چەند شتێکێتە پێشەوە بۆ نمونە تۆ ئێمە هەوڵێکی زۆرمان ناوە خوێندکارانی کۆلێژی پزیشکیدان هەوڵێکی زۆری یاوە تا گەشتوتە ئەم ئاستا ئێستا کەسانێک بە پارە کە ئەمەش جیاوازی چینایەتیە کەسانێک بۆ نمونە ئاستیان بەرزە لە ڕووی پارەوە ئەچون خوێندنەکە ئەکەن و دواییەنەوە داش ئەمەزرێن لەگەڵ ئێمە ئەمە بە هیچ شێوەیەک ئەمە لە هیچ ڕەوانیە چونکە ئەو هەوڵ و ڕەنجەی ئێمە یاومانە لێرە بەفی ڕۆچێت لێرە بێتە هۆی ئەوەی کە پزیشکەکان سار دەبنەوە لە ئیشی خۆیان یعنی ئێمە هەموو کاتێک شانازیمان بەوە کردووە کە پزیشکەکانمان خزمەتی تەندروستی هاوڵاتیان نەکردووە زۆر بەجددی زۆر بە دڵسۆزی ئەنیما ڕەبتی نییە لەسەر مەسەلەی ئاستی علمیەوە ئەمە زیاتر ڕەبتە لەسەرەوەی کە ئێوە لە کولیجەی گشتی تان خوێندووە ئاستی علمی ئەوان بە پارە چنە خوێن ئاستی علمی یعنی حکومەت ئەتوانێت کۆلێژە حکوومیەکان بگەینەتە ئاخر ئاستی بەرزی هەمووی بە پارە ئەکرێم شتانە یعنی تۆ کۆلێژی ئەهلی کە پاریت یا سەرفەکەی حتمما ئاستەکەی توانی بەهۆستی خۆت بەرزیکەیتەوە بەڵام خوێندکارەکانیان لەو ئاستەیانین خوێندکارەکانیان بەو ئاستە لە حکومی وەرنەگیراون تا بچنە ئەوێ بە پارە چوونەتەوە ئاستە ئەیا ئەو خوێندکارانە کە تەخەڕوجەکەن معلوماتان هەیە لەسەرەوەی کە ئەمە لە کەرتی گشتی وەرەگرن بەڵێ ئەوە تا ئێستا لە کۆلێژی پزیشکی ددانی ئەهلی کە بە ناوی عیشقەوە لە هەولێر هەیە ئەمە ئێستا خوێندکارەکانیان تەواویان کردووە و دەرچوون لە زانکۆ و ئێستا وەزارەتی تەندروستی ئەوێت کە دایان مەزرێنێت ئێمە مانگرتنمان لەسەر ئەوەیە یەکێک لە یەکەمین داواکاریەکانمانەوەیە کە نابێت دابمەزرێن بە هیچ شێوەیە چکەم هیچ استیفادەیەکیان نییە یعنی تەنها سەرفکردنی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان و تاو ئێماڵین بودجەمان نییە ئێماڵین ئەمە یعنی بەڕاستی ئێمە با بڵین ئێمە کۆمەڵێک خەستەخانەکانمان بە پەنجەی دەسەژمێر یعنی زۆر نینەوەنە لە هەمان کەتە تو ئەوە پزیشک زۆر بکەیت ئەمە بێتەوەی بێکاری شاراوە یعنی لە ناو خەستەخانەکانە ڕەنگە تۆ 5 پزیشکدانا بێستیانیان نیشەکات دوانیان ئەمە بە تەنها سەرفکردن بەڵێ ئاوازخان ئەوە یەکێکە لە خوێندکارانی کۆلیژی پزیشکی ددان لە زانکۆ سلێمانی بێگومان کە بەرە سەنجێ لە گلەیەکانی بێ سەرنجێەوە بەڵێ ئێمە وەکو پشتگیریان دەکەین حەقی خۆشیانە حەقی خۆشیانە لەو مۆزوعی بەڵام ئەوە بەرنامەکە کە وەزارەتی خوێندنی باڵەت لازمە تاوتوێی بکاتن و لیژنەی خاص دابنێ لە ئەو مۆزوعی کێشەکە لەوەیە لە ئاستی خوێندن و لە دەرسەکانە و لە ئەو میکانیزمەیە کە دادەندرێت ئەگە میکانیزمەکی مناسببی ئەمە بۆ ئەوەی تەرتیب نەکەین کە تەڵەبانەکانی خۆشمان ئیسیفادەی لەو میکانیزمەی بکەن ئایا میکانیزمێکی وایە ئێوە چاودێریتان کردووە و لیژنەی تەندروستی پەرلەمان کارکی ئێوە چاودێریکردنی لایەنی تەنفیزیە لەبارەیە ئێمە ئیشمان چاودێریە بەڵام ئەوە بەخۆی ئیشی ئەوانێ وەزارەتی خوێندنی باڵایە کە تاوتوێ ئەو مۆزوعی بکات و ئەمە پێویست بوو زووتر لەوەی لیژنەیەکی دابنێن و تاوتوێ ئەو مۆزوعی بکرێتن لە لای ئەوان بەڵێ ئەو خوێندکاران هەم لە لای لیژنەی بەڵێ هەم لە لای لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمان دەبی ئەوانە تاوتوێیان کردبە بەڵێ وەکو ئەم خوێندکارە کاکی محەممەد پەڵێ کە ئەو کەسانەی تەخەڕۆجەکەن بە تایبەتی لە کولێجی عاشق لە هەولێر کە ئەهلیە باسەوەیەکی کەمانە تەعیین بن ئەمانە لەسەر حسابی ئەوانەی کە بە عێراقی ناوچەوانی بە توانستەکانی خۆیان تەخەڕۆجیان کردووە حتا ئەڵێ ئەمە خۆی تەزەخمێک کێشەیەک لە نەخۆشخانەکانیش دروستەکە ئەمن باوڕم بەو مۆزوعی نییە ئەمە هەتا کە بە قیاس ئەگەر بگرین ئەمە دکتۆری کافیمان نییە بەڵامکانی تەندروستیەکە کەمن بەڵێ کاک محەممەد کەواتە جێ لە سەرنجی ئەم پەرلەمانتارە بوو کە لە هەمان دەمدا ئەندەمی لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستانە ئەڵێ ئێمە کێم و کاسیمان لەوەیە کە پزیشکمان نییە پزیشکی پێویستمان نییە باش ئێمە کەم و کورتیمان هەیە ئەگەر بە پێی ستانداردی نێودوڵەتی لێکی بیتەوە بڵێ کەم و کورتیمانەیە چکە ئەگەر پزیشکیدان لە دنیا لە 1000 کەسا پزیشکێکی دانی ئەوێت یعنی بەڕاستی ئەمە تقریبا 200,000 پزیشکیدانمانەوێت ئەگەر وابێ بەڵام بۆچی تا ئێستا حکوومەتی هەرێم چەند ساڵە بیری لەوە نەکردوێتەوە کە کۆلێژە حکوومیەکان فراوان بکە
کۆمەڵی کۆلێژی حکومی گەورە دروست بکە وەکەوەی کە تەنانەت لە باشووری عراقیش ئێستا کۆلێژی پزیشکی دانیان لە هی ئێمە گەورەترە ئەوەی ئەوان کردویانە بەڵام ئێستا هاتوون بە زانکۆی ئەهلی تۆ بتەوێت پزیشک زیاد بکەی زانکۆی ئەهلی کۆمەڵێک یعنی جیاوازی چینایەتی کۆمەڵی کێشەی ئابووری دروستەکە ئەم هەموو خوێندکارێکە لەوێ وەرئەگیرێن پارەیەکی زۆر ئێن بە کۆمپانیایەک دوای ئەو ئەم کۆمپانیایە هیچ وەبەرهێنانێکی لێرە ناکە یعنی تەنها تۆ ئەم پزیشکانە خەیتە ناو کەرتی حکومیە و هەمویان بودجەی حکوومەتە خۆن لێرە ئەبوایە حکوومەت پێشتر بیری لەوە بکرێتەوە کە کۆلێژە حکومیەکان فراوان بکە پەرەیان پێ بدە گەورەیان بکە نەک لێرە ئەمە بێتە هۆی ئێهمالکردنی کۆلێژە حکومیەکان کاتێک بەو شێوەیە گرنگی بە کۆلێژێکی ئەهلی بیت و پزیشکەکانیان دابمەزرێنی ئەبێتە ئەوەی کە کۆلێژە حکومیەکان بەڕاستی بێنرخە بن. بەڵێ ئەوەسخان زۆر جار هاوڵاتیان گلەی لەوەکەن لە کوردستانە حتا کەرتی تایبەتیش بێگومان ئەو نەخۆشخانەی تایبەتیش زیاتر ئەوەیە زیاتر متەتەوەرن زیاتر ئەجزیان لەوەی کە ئەوەی گشتینانی لە کوردستان یەکێک لەو ئەزمایی کە هەیە لە ڕووی سەحیەوە خەڵک زوو بۆ نەخۆشیێکی بەسیتیش بێ سەردانیان وڵاتاکە لە کاتێکە لە کوردستان ئەو هەموو کۆلیجە هەیە و ئەو کەرتی تەندروستی و وەزارەتی تەندروستی و تا دوای ئێمە ئێستا مشکلەی قەیرانی ئابووریمان هەیە ئەوەش فترەیەکی پێچی هەتامە بتوانین ئەو قەیرانەی هەل بکەین یعنی وا بزانم ئەوانش ئەوانەی کە شارەزا بن لەو مۆزوعانە دەزانن ئەوە ناکرێ وا بزانم تا ئێستا تەتەوەر تا ئێستا بەڵام ئەوە پێشتریشە بۆ گیلی هاوڵاتیان لەسەرم ئاراسەیە نەک لەم چەند مانگێکە وەکو قەیرانێکی ئابووری لە هەرێم دروست بووە پێشتر عرضم کرد بە جەنابەت ئەوە بە یەک جار هەل ناکرێ ئەمە تازە دەستمان پێکردیە کە مەشاریعینە ئیستثماری و لە ناحیەی اقتصادی و لە هەموو ناحیەکی ئەمە پەرەمان پێدایە ئەوە چەند ساڵەکە دو سێ ساڵەکە ئەمە توانیتمان هەتا حەدەکی خۆمان پێش ببین ئەمەش وا بزانم پێ 1 ساڵ و 2 ساڵ ناکرێ نابی گەلەیی بکەن بەڵێ لەوەی هەر گەلەی خوێندکاران و خوێندکارانەی کۆلیژی پزیشکی لە کوردستانە بێگومان زۆر هەیە هەر بایکوتی خوێندنیان کردووە ئایا چیتان کردووە کە فعلەن چارەسەرێکی بنەڕەتی بدوزنەوە بۆ چارەسەرکی نەم کێشەیە نییە وەکو لیژنەی تەندروستی ئەمە تەنها دەتوانین پشتگیریان بکەین ئەوە ئیشی وەزارەتی خوێندنی باڵا و لیژنەی خوێندنی باڵایە لە پارلەمان ئێوە وەکو لیژنەی تەندروستی ئەویش پێویستە بە کەرتی تەندروستیەوە بەڵێ نا بە وەزارەتی تەندروستی و مەربوتە چکە و مەرحەلەی خوێندنە نا بە لیژنەی تەندروستی ئەمە بەس دەتوانین پشتگیریان بکەین و نووسراوی بەڵاو بکەینەوە هیچی دیکەمان پێ ناکرێ چکە بە قانونی ڕێمان پێ نەدرایە بەڵێ ئەمە کاک محەممەد پەرلەمانتارێکە لە لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان نەکو خۆی جێ لە سەرنجی بۆ کە ئەوە ناتوانێت بە شێوەیەکی ئەوە تهدیدە سەلاحیەتیان تهدیدە بۆەوەی یارمەتی بدەن ئەی لایەنەکانی تر سەردانی وەزارەتی تەندروستیان کردووە فەرمانگەی تەندروستی مەسەلەن لە سلێمانی هەیە لایەنە پەیوەنددارەکان جێ لە گلەیەکانیەوە گرتووە بەڵێ ئێمە داوامان کردووە یاداشمان داوەتە فەرمانگەی تەندروستی سلێمانی و بۆ ئەوەی کە جوابمان بدرێتەوە تا ئێستا هیچ جوابێکیمان نەداوەتەوە و بەڵام ئێمە من حەزەکەم سەرنج لەسەر شتێک بم کە ئێمە ئەم کۆلێژی پزیشکی ددانی ئەهلی کاتی خۆی کە سەرەتا خوێندکاری وەرگرت پێش 5 ساڵ وابزانم هەر بەو شێوەیە خوێندکارەکان مانیان کرد ئەو کاتەش داوایان کرد کە ئەم کۆلێژە نابێت خوێندکار وەربگرێ و چکە ئەمە جیاوازی چینایەتی و هەروە ینی ڕەنجی خوێندکار بە فیڕۆدا و هەوڵ و ماندووبوونە ئەو پێوەری کە لێرە هەیە کە نمرەی بەرزە بۆ کۆلێژە پزیشکیەکان بەڵام ئەوە ناهێڵێ ئەو کاتە کە جوابیان درایەوە وتیان باشە ئەمە خوێندکارەکان وەرئەگیرێ بەڵام دانامەزرێن ئەمە پێ ئەو کاتە وتراوە کەچی ئێستا وابزانم پار بوو قانونێکیان دەرکردووە لە پەرلەمان زۆریش دڵنیانی من تۆزێک درەنگ بەرنامەکەم پێ وتراوە بۆی هەندێشتم ئامادە نەکرد وابزانم پار بوو تویانە کە ئەو کۆلێژە پزیشکە ئەهلیانە هەمان امتیازاتی کۆلێژی حکومیانە بێت ئەمەیان پار دەرکرد بۆ لەبەرەوەی کە نزیکە لە دەرچوونی خوێندکارە کۆلێژی پزیشکی ئەهلی بۆ منەوەکو ددان ئەوەی کە عشق نزیکە لە دەرچوونیانەوە قەراریان دەرکردووە کە یەک هەمان امتیازاتیان هەیە بەڵام پێشتان پێەیە کە فێلەنەوەوانە تاینەکرد لە کەرتی گشتیە
بەڵێ ئەوە تا ئێستا تاقل بزانم تاعیناتیان نزیک بۆتەوە لەوەی کە بگاتە خاڵی کۆتایی کە بە تەواوی بچنە ناو ئەنی ڕێکارە یاسایەکانیان بڕیوە تقریبان بەڵێ هەمووینا وەستاوە بزانم وەستانەکەی بوو نازانم بەس ئەوە نازانیم کە سەرزەختیەوە بۆ وەکو احتیجاج وەکو خوێندکارانی زانکۆی گشتی زانکۆ فەرمیەکان احتیمال لەسەر زەختی ئەمە بێ احتیمالی شەکارەکان هەر خۆ دەزانی هەموو شتێکی حکومی هەر کاتی پێچێت لەوە چە کاتەکەی خۆی تەواو نەبوو بێ بەس ئەوە نازانی خەریکن و ئەیانەوێت کە دابمەزرێن دامەزراندنیشانیەتە لای ئێمە و ئەمانە خاڵێکی کەش کە لێرە من باسی بکەم هەرچەند پزیشکان زیاتر لێتی ئەگەن لە ناو کۆلێژە کە کۆمەڵێک نمرەی دەرسوانەکانی ناو کۆلێژەکە هەیە لەم کۆلێژە ئەهلیانە ئەو نمرانیان زۆر بەرزە یعنی بۆ نمرە لە یەکێک لەوانەکانی ناو کۆلێژەکە تۆ 99 هەیە ئەو خوێندکاری کۆلێژی ئەهلی 99 هێناوە ئەمە کە دواییەتەوە ناو خەستەخانەی حکومی بەم نمرە بەرزانەوە ئەگەر لەگەڵ ئێمەیە هەمان پزیشک حسابی بۆ بکرێت لە مەسەلەی دراسات و لە ماستەر و لەو شتانەیە یەکسەر ئەوە چێتە پێشەوە امتیازاتی زیاترە ڕەنگە ئەم کەسانە کەسێک سبینێ بۆ پۆستێکی بەرز ئەوان لە پێشتر بن لە کاتێکە ئەمانە کاتی خۆی بە نمرەیەکی کەمتر بە هەوڵێکی کەمتر و بە پارە کۆلێژێکیان خوێند و ئێستا خراوەتە ئاستی ئێمە بە هەوڵ و بە کۆش و بە بەو شتانە ئەنجاوەکو ئێمە کۆمەڵێک داواکاریمان هەیە بەڵێ یەک سەرنجی تریش لەسەرەوەی کە وتی ئەو خانمە وتی کە پێویستیمان بە پزیشک و ئەوانە زۆرە لە ئێمە جارێک ئەوە نەگەشتوتە ئەوەی کە هاوڵاتیان خۆیان هەوڵ بن پزیشکی خۆیانیان هەبێ ئێستا حالیەن ئەو زەختەشی کە هەبێ ئەتوانی بە کۆلێژە حکومیەکان تەواویان کەین کە پزیشکەکانی خۆمان هەموو ئیشەکان تەواوکەن بەڵام ئەگەر ئەمانە دابمەزرێن ئەبێتە هۆی ئەوەی کە هەلی کار بۆ خوێندکارانی کۆلێژی پزیشکی لە ساڵەکانی داهاتووە کەمترە بێتەوە بەشێتە مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان وە لێرە چەند داواکاریەکمان هەیە ئێمە دانە مەزراندنی ئەوانە کۆلێژی پزیشکی ددانی عشق جارێکی تر خوێندکار وەرنەگرێت سێم خاڵیش هیچ کۆلێژێکی پزیشکی دانی ئەهلی نەکرێتەوە گرنگی بە کۆلێژە حکومیەکان بن کەم و کوڕەکانیان چارەسەر بکەن بەدەمیانەوە بچن بیخەنە ئاستێکی بەرز ئەوە زۆر مهمترە بۆ ئێمە ئەوە بۆ وڵاتی ئێمە زۆر گەورەترە وەک لەوەی کە لە ناو وڵاتی خۆمانە کۆمپانیایەک بێت و پاری بینێ باشە خۆ ئەو پارەیە ئەسڵەن ئەگەر لە پزیشکەکانی ئێمە بۆ دەروی وڵات بنێرین ئەوەندەی تێناچێ و زۆر مهمتریشە بێ لەوانە بەڵێ ئەم گەلەیەکانی تو وەکو خوێندکارێکی کۆلێژی پزیشکی زانکۆ سلێمانی بەڵێ ئاوازخانێکە جێتان لێبێ داواکاری ئەم بەڕێزان خوێندکارە چون لێکە دەیتەوە تا چەند ئەم داواکاریانە فعلا منطقینە پێویستە جێبەجێ بکرێن عفوان گوێم لێ نەبوو باس لەواکە کە پێویستە ئێتی کۆلێجی پزیشکی نەکرێتە بە تایبەتی ددان ئەو باسی کۆلێجی عاشقەکە پێویستە تەڵەبەوە نەگیرێ پێویستە احتیمام بە زانکۆکان زانکۆ فەرمیەکانی کوردستان بدرێ لەوێ ئەو خوێندکارانی تر زیاتر گەشەی بەتوانە زانستەکانیان بدەن چونی من احتیمامدان بە زانکۆی حکومی ڕێگر نییە لەسەرەوەی کە ئەوەی کە زانکۆی ئەهلی نەکرێتەوە بەڵێ ئەو باسی ئەوەشەکە کە لە پەرلەمانی کوردستانی پرۆژە یاسایەکەیە کە هیچ جیاوازیەک ناکرێت لەوەی خوێندکارانی کۆلیژی ئەهلی و زانکۆ فەرمیەکان لە بواری پزیشکیە تەعین بکرێن شتێکی وایە لە پەرلەمانی کوردستان دەرچوو بێ بەڕاستی ئەو قانونم نەخیندیتەوە بەس ئەوەندەی کە من دەزانم ئەوە نابیتە ڕێگر ئەگە بە نەفسی مستەوابیتن لۆ دەبی ڕێیان نەدرێتی ئەوانش ئیشی خۆیان بکەن کەواتە ئەو احتیجاجی خوێندکاران بە پێ قسەکانی تو بێ منطقی نییە وەکو پێویست نابێ منطقی نییە بە نیسبەتە زانکۆی کوردستان چونکە ئەوە لە مەبدەئی خوێندن هەندێک لە دەرەوەی مەبادەئی خوێندنە چونکە 7 ساڵ و 14 ساڵ زۆر فەرقا بەڵێ ئەگەر بەرنامەی باش بی ئەمە دەبی لۆ زانکۆ حکومیەکانش تەنفیزی بکەین بەلای بۆ لە زانکۆ ئەهلیەکان تا ئێستا لە زانکۆ حکومیەکان جێبەجێ ناکراوە لەوانەیە مەناهیجی خوێندن فەرق بکەتن بەڵام بەنسبەتە زانکۆی کوردستان ئەو کاتی ئەمە توانین بڕیاری بدەین لەسەر یان قسەی لەسەر بکەین کە شەهادەکەی وەربگیرێتن و لە وەزارەتی خوێندنی باڵا ئایا دانی پێدەنێن یان پێنانێن
کەواتە بوو تا ئێستا بڕیارە دەرناچێت قوتابیەک لەوێ چەندین ساڵ بخوێنێتەوە دواتە لە مۆڕەنجەکە بە فیر و بچێ شیادەکەی وەرنەگیرێ ئاندانی پێیان نەبنێ پێی وایە ئەگەر ئێستا کێشەکە چارەسەر نەکرێ لەو کاتەوە کێشەکە قوڵتر نابێتەوە احتیمالە قوڵتر بی بەس ئەمن پێشتر ئەرزم کرد بە جەنابەت پێویستە لیژنەیەک دابدرێتن تاوتوێی ئەو مەناهیجانە و ئەو سیستێمە بکرێت کە ئەو جامیعە پەیڕۆ دەکات یعنی تا ئێستا و لیژنە نەدامەزراوە لە کاتێک ئەو احتیجاجی تەڵەبە هەیە ئاگادار نیمە چکەوە ئیشی لیژنەی خوێندنی باڵایە بەڵێ بەڵێ کاکی محەممەد ئەگەر لە کولی جاهلیش بێ بەڵام کولی جاهلی ئەو تایبەتمەندێنێتیا بێ بتوانێت تەڵەبە لەوێ تەخەڕشکە لەوانەیە زۆر تەڵەبە تەموحی ئەوەیە بێ بە پزیشکی ئیرادی ئەوە بێ پزیشک بەڵام ئەو فلتەرانەی لە کەرتی گشتیا بۆ تیا دەرباس نابێ ئەگەر لە کولی جاهلی بخوێنێ ببێ بە پزیشکی ئەبێ بەکێشە خۆی ئەگەر بۆ نمونەی وڵاتانی ترمان بۆ بێنەوە باسیەوە بکەن کە لە وڵاتان کۆلێژی ئەهلی هەیە ئەو کۆلێژە ئەهلیانە لە کاتێکەیە کە کۆلێژە حکومیەکان هەموو پێویستیەکانیان دابین کراوە اینجا هاتوون کۆلێژی ئەهلی بە شێوازێکی زۆر ستاندارد و ڕێکوپێک دامەزراوە بۆ ئەوەی کە هەر خوێندکارێک پێی خۆش بێت ئەوەش هەر ئاستی بەرزیە بێت طبعاً لە وڵاتانی کەش لەو ئاستە بەرزێ ئەچێتە ئەو خوێندنگە ئەهلیانە لەبەرەوەی کە فەرقیشیە بێت لەگەڵ ئەوەی خۆیان بەڵام لە هەمان کاتە ئەوەی خۆی ئاستێکی زۆر بەقوت و ستانداردیە لای ئێمە کۆلێژی حکومیەکان پێویستیان بە زۆر شتە داواکاری زۆریان هەیە لە هەمان کاتە کۆلێژی ئەهلی کە ئەکرێتەوە کە خوێندکار وەرەگرەیە کە پزیژک دروستەکە بۆچی دوای دابمەزرێتەوە یعنی بۆچی ئەمە چ حکمەتێکی تایە ینی تۆ لە کۆلێژی ئەهلی کە یەتە ناو وڵاتی تۆ یا ئەوەیەوە بەرهێنانێکە بۆ بکات یا سوودێکی بۆ تۆ هەبێ تۆ لێرە تەنها سەرفکردنی بودجەیەکە بە خەڵک پارێکی خەڵکە پارێکی زۆرەیات ئاستێکی چینایەتی جیاواز دروستەکە وا لە تۆ ئەکات کە لە کۆلێژی حکومیەکان سار دەبیتەوە کەواتە زۆربەی پزیشکانی حتا لە نەخۆشخانە ئەهلیەکانی شیشەکەن ئەوانەیە کە لە کەرتی گشتیە دامەزراون دواترە چەند لەوێ شیشەکەن کەواتە ئەگەر ئەمە هەبێ تا چەند گرنگی ترە و پزیشکی کە کۆلیجە گشتیەکان دەرچوون ئیتر پێویست ناکە بچنە کەرتی تایبەت دەبێت کەرتی تایبەت بۆ ئەوانە بن کە لە زانکۆ هەلیەکان دەرێتە بەڵێ بەتەکید زانکۆی ئەهلی پێویستە خۆی ئەو پارەی کە وەری گرتووە پارە زۆرەی کە وەری گرتووە خۆی بچێت خەستەخانەی ئەهلیان بۆ بکاتەوە خۆی بچێت ئەو پێویستیانی کە بچەکان هیانە دابینی بکات نەک ئەو بە پارەیەک دروستیان بکات و بە هەر نمرەیەک بێ و هەر شتێک بێ بێنە ناو ئەم کۆلێژانەوە پارێکی زۆری دەست بکەوت و دوایش بیان خاتەوە سەر حکومەت و بڵێ کاکە بڕۆوانە دابمەزرێنە بۆ ئەمانش کە دایانە مەزرێنی دوایی دووبارە بێتەوەی ساردبوونەوەی پزیشکەکانی ترکە لەگەڵیان بە هەوڵێکی زۆر هاتوونەتە ئەو شوێنە ئەو لەگەڵ تۆیا دانیشێ ئەمە ینی جیاوازیەکی زۆر دروستەکە و پزیشکەکان سار دەبنەوە لە ئیشی خۆیان ئەو دڵسۆزیە بۆ سەلامەتی نەخۆش لێرە زۆر میمە سەلامەتی نەخۆشەکەوێتە مەترسیەوە ئێمە تا ناشزانین ستانداردی ئەوان چۆنە بەڵام نمرەیەکی زۆر ئەدرێت لە ناو کۆلێژەکانیانە یعنی بە هیچ شێوەیەک لای ئێمە شتیوانی ئەو هەموو نمرەیە بە ئاوا بە ئاسانی بدرێ بە کەواتە ئەمە تا چەندەوە شەگرێتەوە کە فێ لە نێوە کە لە کەرتی گشتیە تەخەڕوجێکە نەبیتەوەش لە مستەشفالیەکان داوام بکەن بۆی ئەوانیش لەوێ مادەم ئێوە ئەمادەنین ئەوان بێن لە کەرتی گشتیا داوام بکەن تا چەند گرنگی ئێوەش ئەوە قبولکەن کە نەچنە کەرتی تایبەت داوام بکەن ئەو کەرتی تایبەتە هی ئەوان نییە ئەو خەستەخانە بۆ نمونە ئەهلی کە هەیە خۆ هی ئەوان نییە من بەبەستم ئەوەیە خۆیان ئەو شوێنە ئەو کۆمپانیایی کە ئەم خوێندکارانە ئەکا بە پزیشک با خۆی بچێت خەستەخانە بکاتەوە کاتە من ناچم بۆ نەخێر بەس خوێندکاری خۆیان پزیشکی خۆیان ئەچێت لەوێ ئیشەکات بەس نابێ بێنەوە سەر خەستەخانەکانی ئێمە لە هەمان کاتیشە ئەگەر ئەمە هەموو زانکۆیەکی ئەهلی هەڵسێت و کۆلێژێکی پزیشکی بکاتەوە بەڕاستی ئەمە مەترسیە بۆ سەر تەندروستی هاوڵاتیان ئەمە بێتەوەی خاوبوونەوەی کاری پزیشکی ئەمە بێتەوەی پێش نەکەوتن لە ڕووی تەندروستیەوە چکە بەبێ هەوڵ بەبێ هیچ شتێک تەنها پارە لێرا دەور ببینێ ئەمە زۆر ژیانی پزیشکی لە وڵاتی ئێمە لاوازەکات بەڵێ بەلاوازخانەکەمە بێن بە شێوەیەکی گشتی باسی کەرتی تەندروستکوێنی لە کوردستانە کەرتی تەندروستی کە مکاسی زۆرە حتا ئەمە وەزاراتی تەندروستیش دانی پیانەوە حتا لە زۆر مستەشفاهەیە خەڵک بۆتە قوربانی لەوەی مەسەلەی دەرزی لێدان و چونیەتی عیلاشکردنی حتا مەسەلەی کوالیتی دەرمانەکان کوالیتی کۆنتڕۆلی دەرمانەکان زۆر لەسەر ئەم بارە بگومان لە کوردستانە زۆر جار کێشە دروست بوون بۆ هاوڵاتیان ئێوە لەم بارەیە چیتان کردووە هەڵویستی ئێوە چی بووە؟ ئێمە تەنسیقمان کردیە لەگەڵ وەزارەتی تەندروستی لە ئیتصال شین ئێستا ئەو
کوالیتی کۆنتترۆلمان هەیە ئەو دەرمانانە کە داخل دەکرێن هەمویان فەحز دەکرێن بەس ئەمە دەرمانانە ناکەین کە بە شێوەیەکی قاچاق داخل پێشەچی هەم پێشی هەمووی بگرین. ئەوانەی بە شێوەیەکی قاچاق ینی ئەمانە تا چەند مەترسەیە چۆن ناتوانن ڕێگیری لەمە بکرێت بە چ شێوەیەک دێت؟ ئەوەی پێویستە ئەوە ئیشی وەزارەتی تەندروستی نییە ئەو کاتی کە دەگیرێن ئەو جا دەبی تەحویلی وەزارەتی تەندروستی بدرێن ئەوان متابعەیە و مۆزوعی بکەن. ئەی لە چونیەتی پێشخستنی کارتی تەندروستی لە کوردستانە بە شێوەیەکی گشتی ئێستا هەیە مەسەلەن بۆ عیلاجێکی زۆر ئاسایی خەڵک سەردانیان وڵاتە وڵاتە کە حتا بەسەوە کرێ کە لە نەخۆشخانە حکومیەکان وەکو پێویست چارەسەری خەڵک ناکرێ ئا لە کلینیکە تایبەتیەکان پارێکی زۆر لە خەڵک وەرەگرێ. وڵی من ئەو قسەی باوەڕم پێ نییە چونکە من بەخۆم تەنها سەردانی مستەشفایە عمومیەکان دەکەم هیچ کەم و کورتیشم لە ناو نەدیتە تەنها تشتەکی ئەوەیە ئێستا لە ناحیەی بینا و ستافەکە بە دروستی دانەندرا بەڵام وا بزانم ئەوەش هەتا فترەچکە هەل دەکرێت. باس لەوە شەکرێت کە زۆر جار پزیشکێکەیە لە کەتی گشتی شەکە زۆر مهتەم نییە بە چونیەتی چارەسەرکردنی نەخۆشەکەی بەڵام زۆر جار ئەمە خۆی تەحویلی کلینیکە تایبەتەکەیە کە لەوێ بە جدیتر لەبەر ئەوە بە پارە بە جدیتر نەخۆش چارەسەکە بێگوم ئەمە کەم تا زۆر لە کوردستان شتێکی باوە. بەڵێ وایە بەس نازانم لەو مۆزوعی چ بڵێم نازانم. بەڵێ ئێوە وەکو لیژنەی تەندروستی تا چەند گرنگە چاودێری ئەو شتانە بکەن ئەمە ئێوە ئەکرێ ئەمە زەخت لەسەر لایەنی جێبەجێکارکەن کە فێلەن پزیشێکی بە ئەرکی خۆی هەڵسێ بە تایبەتی کە لەسەر حسابی بۆ جێگشتی تعین کراوە. من پێشترش باسم کردیە گوتیتم لە مەرحەلەی تەدریس و تەدریب کە تەئهیل دەکرێن ئەو شخصانە کە داخلی لۆ ئیشی پزیشکی ئەوانە پێشتر دەبی فێرە تەعامل بکرێن کە چۆن لەگە نەخۆشی تەعامل بکەن ئیجا لە هەر لایەنێک بی بە پارەبی یان بێ پارەبی. ینی پێشەوە فێر بکێنە کە بخرێنەوە بەڕەیە ئەنی ئەمەیە لە کوردستانە یعنی پێش ئەوە لەو فلتەریا دەرباز بنی سەر تعین بکرێن تێنەگەیشتم. ئەڵێن پێشەوە تو ئەڵێ دەبێ فێر بکرێن چون تەعامل لەگەل نەخۆش بکرێ یعنی پێش ئەوە ئەمە ئەم فلتەریا تێپەر ببێ بخرێتە باری ئان تعین بکرێ ئەم بخۆی تەئسیرێکی تر نییە. بەڵێ من موافقم لەسەر مۆزوعی دەبی ئەوانە لە ناحیە تەعاملش متابعە بکرێن کە ئەو شخص ئەتوانیتن تەوسیلی دروست بکە لە بینی نەخۆش و خۆی یعنی بە شێوەیەکی ڕەفتار دەکا کە لەگە نەخۆشە. من یعنی بەڕاستی کوم و کورتێکی زۆرم دیتە لەو ناحیەی. بەڵێ بەڵێ کاک محەممەد لە مەسەلەی کاتی تەندروستی لە کوردستانە زۆر جا گەلەی لە پزیشکێک کرێ کە تو بگومان ساڵێک دووتر ئەبی بە پزیشک و لە کەرتی گشتی دامەجرێ لە کەرتی تایبەتیش ئیشەکەی باستەوە کرد کە پزیشێکی کە موازفە تعین کراوە لەسەر بۆ جێگشتی کە بۆ جێگشتی پاری خەڵکە لە بەراوە خزمەتی خەڵک کە لە مستەشفا حکومیەکان لەوێ وەکو پێویست ئیش ناکە چاودێری ناخۆش ناکە لە کاتێک هەرخوی وەرەقە بوو نەخۆشەکە لێ وەرە فروان کلینیک فلان محل من لەوێ محلی من لەوێ زیاتر احتیمام پێدرێ لە بەراوە پارە لە خەڵک وەرەگرێ. واللهی ئەمە ئەوەندە پەیوەندی بە پزیشکەکەەوە نییە ئەوەندەی کە پەیوەندی بە قانون و بە حکوومەتەوە هەیە پێویستە حکوومەت ئەوە ڕێگە بە ئەوەدا بنێت و بەڵام زۆر جاریش پزیشک هەیە زۆر کارامە و سەرکەوتووە خۆی داوا ئەکرێت لەلایەن خەستەخانەی ئەهلیەوە لە شوێنی ئەهلیەوە داوا ئەکرێت کە بانگ بکرێت بۆ کارێکی پزیشکی زەڕوڕە و پێویستە ینی ئەو لەوێ بێت. زۆر جاریش کە خۆیان ئەم پزیشکانە کەم تەرخەمیان هەیە بڵێ بەڵام پێویستە حکوومەت خۆی ئەوە بەڵام کەم تەرخەمی پزیشک لە بەرامبەر نەخۆش تو وەکو مختصێک لە بەرەیە ئەمە تا چەند مەترسی هەیە لەبەرەوە بەتاکید ئەمە مەترسیە بەڵام ئەمە قانون هەموو شتێک چارەسەرەکات ینی تو ئەبێ قانونێکت هەبێت کە عقوبەی هەر کەسێک بێ کە شتێکی ناقانونی بکاتر نازانم بە قانون ئەمە ڕێگە بە مەدراوە کە لە کەرتی تایبەتە ئیشکایان من ئەوە نازانم مەبەستم تەعاملکردنی پزیشکە لەگەل نەخۆش تەعاملکردن بەڕاستی ئەوەی کە تا ئێستا هەبووە ینی جێگەی شانازی بووە لە کوردستانە پزیشکەکان زۆر بەدڵسۆزی کارەکەن بەڵام ڕەنگەت لە هەموو شوێنێک هەر کەم و کوڕی هەیە لە هەموو شوێنێک هەر ئەو پزیشکانە پزیشکی باشە پزیشکی خراپشەیە بەڵام زیاتر حکوومەت پێویستە گرنگی بە خەستەخانەکان با کە هەموو شتێکیان بۆ دابیم کە بۆی کە بەو شێوەیە پزیشکەکان نەچنە شوێنی تایبەت و شوێنی کلینیکی تایبەت و کەرتی تایبەت و ئەوشتانە. بەڵێ
ئاواز حەمید ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان هەروەها محەممەد جاسم خوێندکاری کۆلیژی پزیشکی ددان لە زانکو سلێمانی سوپاس بۆ ئەمەدە بنتان بەڵێ بەرەتان هینجار شاد بن.